ئازیزانمان لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان باس لە بابەتێکی وەرزشی دەکەین بێگومان سەرجەم وەرزشەکان سوودێکی باش بەلەش دەکەن بە تایبەت مەلەکردن جگەل لەوەی کە چالاکیەکی خۆشەوە چالاکیەکە تێکەڵاو بە کەسانی دیکە دەبێت لە مەلەوانگەکاندا و لە شوێنەکانی دیکەشدا کاتێکە لە دەرەوە لە چەم ڕووبارەکاندا مەلە دەکەیت بێگومان پێویستە کە بە وریایەکی زۆرەوە مەلەکردن بکرێت بۆ ئەوەی دوور بیت لە هەر ڕوودا و هەر مەترسیەک کە دێتە پێشت بە تایبەت لە دەرەوە لە چەم و ڕووبارەکاندا کە نازاندرێت لە ژێرەوەی ئاوکەدا چی بوونی هەیە. ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بزانین ئایا شازەکانی فەرمونی مەلەکردن چیە و هەروەها ڕێکارەکان چیە یاخود خۆپارێزەکان چین بۆ ئەوەی ئێمە بە شێوازێک مەلە بکەین کە دوور بین لە هەر ڕووداوێکی نەخوازراوە. گفتوگوی ئەم بابەتە دەکەین بە وردی بە میوانداری گۆران کەمال ڕاهێنەری مەلەوانی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر مامۆستا گۆران. مامۆستا باسی گشتی لە مەلەکردن بکەین بزانین ئایا مەلەکردن چ سوودێکی هەیە و چۆن ئەتوانین فێری مەلەکردن بین. بەڵێ خۆی مەلەکردن طبعا لە مناڵێ باشە فێر بیت. تەمەنی 4 ساڵ بۆ نمونە ئەگەر بێتە خولی فێربوونەوە لە 6 ساڵ ئیتر فێر بێ باشە بە مەزبوطی بەس لە 4 ساڵ ئیتر تۆ لەیان لەگەڵ دایک و باوکی وەمانەیە ڕابێ خۆسە شکولە خەوەزە زۆری باخی هەیە. زۆر جار مناڵێت بۆ لای من کە فێری مەلەیەکە مەڵێ خۆمان لەوێ یارمەتیمان ناوە ئەرکەکە بوو من لای ئاسانتر بووە وەکوی کە بڵێ فێربوون فێربستاندا لە 6 ساڵێترە گەبی خێسە تەکنیکەکان باشە بەڵام بەدا خۆسە لە وڵات ئێمەیە ئەوەی کە زۆر خوباتە تەکنیکان کەمە مەسەبە تەکنیکە و بە شێوازێکی جوان فێری مەلەبێت ئەوەی کە فێرە بێ بە شایەکی عەشواییە لەگەڵ ئەوە شا فێربوونێکی باش فێر نابێ خۆی فێربوونی باش چۆن هاوکو یەکێک ساقی یەکی باش نازانێ بەڵامە چێ بۆ ڕێبەخاو بۆ ڕێ کەرکوو تووشی حاڵەت و حادیساوێ بەڵام ئەمە ئێمەش مەلەوانی وەکو وەرشەکانی تر نییە وەرشەکانی تر لە هەوایە بەڵام مرشی مەلەوانی لە ئاوایە ئاویش تۆ بێ کار و کاردان و لەگەڵ ئاوەکە هەبێ بە قاچ و دەستدەژایەتی ئاوەکەکەی تەبعاەڵێ کارەکە وتما وەرشەکەیە ئینەگەش بڵێ ئاوەکەی کاردانەوەکەی ئەوانی کە بوون بە ئەکادمیکی باش مەلاکەن و لە مناڵیەوە دەست پێکەن و بۆن لە نادیەکی وەک نادی سلێمانیە پەرە بە خۆیان و بە تواناکەیانێن ئەمانە ترسیانی لە هەر شوێک مەلاکە مناڵمانێ 14 ساڵ 13 ساڵ بتوڵی بەحرەکە 5 کیلومتر 3 کیلومتر 2 کیلومتر و بۆ سیباقش طبعا بۆ سیباق قورسە تۆ متعاقب و وزەیەک و لیاقێکی زۆر باشەوێت خۆی مەلەکردن ساشەسی تەکنیکە دەی قوتە دەی لیاقێ دەی سورعەتە دەی تەحملەکە زۆر مهمە ئەسا من زۆر جا بە یاریزانەکان ماڵم تەکنیکی باشە لیاقە و باشە قوتەی باشە تەحمل ناڵە چۆ مامۆستا ئەڵەن تۆ 200 مەتر هەیە لە بەردەسا هەتا 150 مەزبوطە ڕۆی دەم 3 مەتر تەمێنە خاوە بێتەوە تەحمل نابێت یان کەسێکی ڕاکردنی ساحە مەیدانەکە سێگە 3000 مەتر ڕاگە حتا 2009 شعی بینی لە فنیشەکە پاکێک یان تانێن یان زەخت ناکە ئەمە هۆکارەکە چێت تەحملی ئەو مەودایە ناکە جا بۆی ئێمە دایمە حاڵەتیشمان هەیە ڕووە لە دەریاچەکانە ئەماوە زۆر قسەکراوە لەسەر ئەو مەوزوعانە حاڵەتەکانی ئیمساڵمان مەلەکردن نەبووە بڵین مەلە بکات لە ئاوەکە و بخەنچی یەک نەفەرمانە بووە لە ماتیقی لای شاخەسوو لەوەزە شار باشێر بووە ئەوش مەلەی کردووە کە مەلەی کروی سەرمای بووە کە سەرمای بۆ پیاوە تۆ مەلەمەکەرەوە دووە جارێتتر قەدەرەکەەوە بووە تووشی ئەو حاڵەتی خنکانە بووە بەڵام ئەمانی تر هەمووی کە توش بووە کەوت نەخوارەوە بۆ سیارێ بۆ لەوەی ئەلیبەک بازم تەستش نەدۆزراوەتەوە بەداخۆیانیەوە حاڵەتێک بوو بۆ مەلە نەچوون وە دارێکتمان بوو گۆرگەڕانی بەلەمێ بووە ئەوش هەر بوو سیاحی بۆ گەشت چووە بە حکمێوەش ئیمساڵ باران و شتمان تۆزێک ها بە ڕەحمەت بێ بارانێکی باش باری خەڵکەکە نەیتوانێت بچێت جەوەکە سار و مەلە بکە لە دەریاچەکانە بەڵام ساڵانی پێشوو حاڵەت و حادسەکان زۆر بووە یعنی جاری وا بۆ من خۆم ینی پۆلێن گرۆسێر 70 کەس 5 کەس بەیەکەوە لە ڕانێ 5 کەس خنکاوە بەس چۆن یەکجا خنکاوە 3-4 جیتری بە خدای خۆ بردووە ئەیتە کابرا چۆ دەریکاتەوە بڵێن خۆی شۆژانەوە و تووشی حاڵەتەکە ئیمساڵ وەکو پێم وتن حاڵەتەکانمان خنکانەکان بۆ مەلەکردن نەبووە حاڵەتێکی نەخوازرا بۆ ڕوویەوە ئەمان بەڵام ئێمە لەمە دووە ئیتر لەوانە جەو خۆشکە و ئیمتیحاناتە ئیسە زۆر گەشتەکان کەم بۆتەوە و دوای ئەوە زۆر لەوانە چوونە دەرەوە هەبێ چوونە دەرەوە هەبێ ئەبێ دایک و باوکەکە ئاگاری مناڵەکانیان برد بۆ سەر ئەو دەریاچانە چونکە ئەم دەریاچانە نابینری تۆ نازانی قوڵایی چەنە نازانی چی تیا لە بنەوە
ئایا بەردە تاوێرە شوشەیە هاتە خۆ خەڵکاچێ بۆ سەیران زۆر چار شوشەیەکی فڕەیە خۆ ناچوی خازماڵ بەڵێ هەمووشی ئەم شوشە ئەشکێ مناڵە تووشی حاڵەتێکی برینە بێ کاتێک کە تۆ مەلاکەی سووری خوێن و چالاکە بێ لەو حاڵەتە برینێک بۆ هەیە جان لەدەست بە خوێنێکی زۆری لێ بڕۆ لەبەرەوە ئێمە دایمە ڕێنماییمان کردووە ئەو کەسانی کاچنە دەریاچەکانەوە بە تایبەتی دەریاچەی دوکان لەبەرە دەریاچەی دوکان بەشی خواروی زیاتر بە لە مشتیتیە ئەم بەلەمانە کا گەشتیارەکان سەر ئەخەن مەفروزە هێلەکیان پێبێ یعنی هەروەکو ئیجباری بڵێ ئەگەر هێلە باش 6 حەودانە بکرێت کە 5-6 کە سەرخە پیان بڵێ کاکە من ئەم هێلەکە لە بەرنەکەی ناکرێت چکە ئەمە قانون و قەرارێکە لەبەرەوە شت بڕاکە خەرامەی لەسەر بێ ئەم شتانە باش یعنی لە شوێنێک ئاگەنە گونجاو بێ مەلە بکات خەرامەی لەسەر بێ جارێکی تر نایکات چکە مەلی دەریاچە بەلێ بە تایبەتی ئاوێکی خوڕ بێ سەم حاڵەتانی کە ڕوویە کە نادۆزرێتەوە کێشەکە ئەوەی ئاوە خوڕە کە خوڕە ئەزای چۆنە لە ژێر ئاوەکەیە طبعا کەسە ئینسان کە ئۆکسجین نەچوو بۆ مێشی تووشی خنکانە بێ لە 3 دقیقە 4 دقیقە تووشی خنکانت کە تووشی خانەکانە بێ ئەکرێتە بن ئاو ئەم ئاوە ئەی بە ئیتر ئەم ئاوەی خاتە ژێر بەردێکەوە خاتە ژێر تاوێرێکەوە ئەی بە چڵدارێکەوەی گریەک گیرێکە نازانانی سەرەکەی لێرە ئەم تیمانە چۆن بتێ ئەگەڕێن من دەستخۆشیان لێگەمەوە چەندێکە لەوەی علیبەک خەریکن بەڵام نازانی مەوداکەی چەند ئەم جەنازەیە ئەبە 10 کیلۆمەتر 5 کیلۆمەتر 3 کیلۆمەتر دوجار ئەمان هەفتەیە 2 هەفتاگەڕن سەرگەڵۆڵە کاکە شوانە دۆزیەوە یان بۆ نەکەسێکی ڕێبوار ئەم جەنازەی دۆ لە فڵان شوێن وڵا لە 10 کیلۆمەتر دوای ئەم مۆزوعە بەڵام ئەمان ئیشی خوانەکەن کاری خوانەکەن بەڵام وەکو وتم ئەوەی کە حاڵەتەکان ڕوویاوە حاڵەتەکانمان شتێک بۆ نەخوازرا ینی هی مەلەکردن نەبووە بە هەوەسی خۆی بچێ بەڵام لەمە دووە ئەبێ زۆر ئاگار بن لە دەریاچەکانە هیچ سیقەیەکی نیە مامۆستا خۆی ینی یەکێک لەو مەترسیانەی کە لە چەم و ڕووبارەکاندا هەیە ناڕێکی قوڵاییە لە تۆ لە شوێنێکە لانێ ئاوەکە تا ئەژنۆ بێ دوو هەنگاو بڕۆی تەولاترۆ ینی 2 متر 3 متر قوڵ بێ ئەمە تا چەند گرنگە ینی هیچ ناشارەزایەکێ بێ پرسیارێ بکە لەو شوێنی کە مەلای ئەمە ئەم ئاوە چۆنە لە خەڵکی ناوچەیان کەسێک لەو ناوچەیە بێ ئەگەر هەر ئەی کات ینی مەلەکان جامەدا خۆی کاکە ئێمە هەموو کاتێکە و قسەمان کردووە کەسێک کە مەلەی زانی بە تایبەتی وەستانی ئاوی بەقوت بوو سەر پشتەمەلەی بەخۆت بوو ئاوەکە هەرچەند قوڵ بێ ئاساییە بدە بوو تۆ وایە بە پەڕەشوتێ لەسەر پەڕەشوتێ بی ئەجا خوارەوە 1000 متر بێ 2000 متر بێ و 2 متر بێ کە کەوتە خوارەوە هەر ئازێتەگە بەڵام ئەم کەسەی کە مەلە نەزانێ وڵی 10 متر بێ و 1 متر بێ و گەشتە ئاستی دەمولوتی ئەخنشێ تەمانە یەکسەر ڕۆژێ هەیە مەلە ئەزانێ ئەزانی چۆنە ئێمە دایمە وتومە مەلەوان هەیە مەلە ئەزانێ هەیە مەلە ئەزانێ هەیە مەلەوان هەیە ئەوەی کە مەلەوانە ئەوەیە کە بیەوە لە هەر شوێنێکا مەلەکە بێترسە لەسەر ئاوەڕۆن ئێمە ئیشمان بە بنەوە نییە ئەگەر 100 متر 200 بەڵام بۆ یەکێک کە مەلە نەزانێ یان تازە فێر بووە یان بە تەنیا مەلاکە یان نەخۆشیشی لەگەڵایە ئەمانە زۆر ئەمە دەوری هەیە کابرا نەخۆشیشی لەگەڵە هەیە بە گەشت و فی لەگەڵە خۆ نازان ئەڵێ دەخۆی ئەشلێ ئاو ئاگەر ئامانی نییە ئەمە چەند ساڵەمە 27 ساڵ لە بوارەکەم ئیسەش باشترین و نزیکترین هاوڕێم ئاوە لێ دەرسم یعنی حسابی بۆکەم زۆر جار بۆ لە تەدریبێکە یەک تۆز ئاوتۆتە دەمەوە بڕواکەن یە کۆکەی تووشی کۆکەی بووم بە پەلاتونەوە قەراغی هەناسەیەکەمە ئیسراحەتێک کەواتە ئەمانی کە مەلە ئەکەن کاڵی مەلەوان یعنی لە هەر شوێنێکا مەلەکە کێشەی نییە وەستان زۆر گرنگە ئێستا من کە خەڵک فێری مەلاگەم ئەڵێ مامۆستا گۆران من ئەڕۆ حەزای بڵێ 50 متر 100 متر ئەڕۆم بەڵام کە وەستام ڕێک بۆ بنەوە لەمن لە مەلەوانگەکە خۆما ساڵانە لە هاوینە ئەگە حاڵتانی کە ڕوە چێگەرت مامۆسانی وا ئەڵێت بیرکردنەوەی خۆیەتی تدریبی لەسەر نەکرد خۆی زان چۆنە هەموو شتێ مەشقە ڕاستە مەشقەکە متمانە بە خۆتەکەی بەڵێم کەسێک ساڵی جارێ مەلەیەکەکە چکەرە کێشە وای بەخوا کورت توزام حەچی دووکەڵە ئەچێتە سیەکانیەوە و دوجار ساڵێکە تەمری مەلەی نەکردوە ئەچێەوە دەریاچەی دوکان لەگەڵ ئایلەکەیە ئێمە لەگەڵ شادایمە خۆ دەرسمان زۆر خۆ عرضکردمەمانە ئایسە لەم بەرە ڕۆم بۆ ئۆبەر چەند مەتر 1000 متر کاکە من چەند ساڵ لە بوارەکان 1000 متر ڕۆم وڵی هەناسکە بچم پێ ئەەکەوێت کە مەعەدل لە تەدریبە مەشقی نەکردووە لێ ئێلم ئاوا 200 متری بەدڵی خۆی ڕۆ لە 250 هیتر ماسوولکە ئیژناکە لێدانی دڵی بەرزە بێتەوە ئیتر تەنگە نەفەسە بێت دەمی وشکە بێ
سەرەکەی 250 تری هێنا ئەوەی بڕوا بۆ سەر پێنسەکە تاوکە و دوجاریش ئەبێ 250 تری هەر بێتە پێ گەڕێتەوە ئیتر بەخوا تووشی جاری وا تووشی حاڵەتی خمکانە ماسوولکەی تەمەزۆقە ئێحمای نەکردووە خۆی پێش هەموو ڕاضێک گەرمکردنێکی چارەکیمانێ چارەکێکمانەیە دەخولەکێکمانێ بەڵام بەداخەوە هەر ئەوانشی لە ساحەکانش دووگۆڵێکن زۆر جار لە ساحەب بچووکەکانیان بنم هەر ئەوە ناکەن مەلەوانەکانیشەوە ناکەن ئەوە شێتم مەلەوانگەکەی ئێمە نایکە یان خواردنی قورسە خۆن خواردن زۆر گرنگە ئەزانین چۆنە ئەگەر تۆ خواردنێکی تێرچەوری بخۆی بۆ نمونە شیرینێکی زۆر بەقوت بخۆی وەکو دەستکردداگان و پاقڵا و برمەمانە ئەو دوجار بێ مەلە بکان ناکرێ تووشی تێکەڵبوونی گەدا بێ تووشی ڕشانەوە بێ بەڵام لە حاڵەتێکا تۆ خواردنێکی نەزۆ زۆر قورس بێ نەزۆ زۆر یعنی هیچ سکیشی بەتاڵ بێ خۆی مەلەکردن ئەڵێ نابێت زۆر برسی بێ زۆر تێری بێ باشە مام ناون بە تێنا مەلەمەک لە شوێنی بەرزە خۆ دەڵمەیە لە چەمو دەریاکانەکە نەزانی قوڵایی چەنە ئاسی قوڵات بەچوو پێکەوە مەلەمەکە کە ئەمەی کە هەوای تێکرێت لەبەرە تۆ لە چلێ هاوینە لە مانگی 6 و 7 تا سێرەکەی مەلاکەی لە دەریاچەکە 200 مەتر بەم چوپەڕێ مشکلات نییە بەس ئایا و تیشکی خۆرە زەمان چێ نەیتوێنێت تۆ یان نەتەقێ یان بەر چڵێنەکەیان بەر تاوێرینەکە یەکەوەی مەلە نازانێ یەکسەر تووشی حاڵەتی خمکانە لەبەرەوەی ئێمە دایما ئەو ڕێنمانەوە و دەمێکە ئەم ڕێنمانە بە هاوڵاتانەوە وەکە لە بوارەکان و اختصامانەوە بارە بەڵام بەداخەوە هەرە و دەقێ هەر لە مەلوانگەکە خۆما بڕواکە خەڵکی بۆ مەلاڵە کوامە قوڵایەکە هەڵم ئەو قوڵایەکەی ئەی کوامە تەنکیانەوە تەنکە دەخۆ مەڵەمە قوڵاگە خۆ قابلە چیە ناخنچێ خۆی هەڵای بەم چم دەری کاکە بۆ خۆ دەڵێ وەڵا بۆ برادەرەکەم خۆی هەڵا بووم با بە ئەوە زانینە ئەم نەزانینە مشکلی ئێمە سەرکێشیە یعنی سەرکێشیەکە مشکلێ لە ماتۆرسکی لە سەرکێشیەکە لە سیارە لێخونا سەرکێشیەکە لە شاخەوانێ سەرکێشیەکە لە مەلوانی سەرکێشێک لە هەموو شتێک سەرکێشێکە وە چاو لێکەریە ئەزان چۆنە کەسێک بەتەڵ عالەمە باشە ماقول نیە من لە سای بەتەڵ عالەمەکەکەم کاکە ئەو فەرقیە لەگەم من ئەوە مشکلی ئەوەیە حاڵەتانە ڕوەیە مامۆستا گۆران تا چێنێ گرنگە ئێمە ڕەچاوی ساردی ئاوەکە بکەین بۆ ئەوەی تووشی گرژبوونی ماسوولکەیان هەر پێکانێکی دیکە نەبینەوە بەڵێ خۆی ئەو ستاندارد بۆن من بۆ مەلەکردن سەلەم وەرزەیە 28 باشە 25 26 27 بەڵام یەش تێرێرە ئاوی سارد تۆ بۆ نمونە هەڵێ وەک مجەمیدە ها لای خۆماندا مجەمیدە و سەلاجە بڕواکە ئەمەزانی چۆنە بەس ڕاهاتنە لەگەڵی ساگە لە وڵاتانی ئەوروپا بیبین لە ئەسکەندەناوی هەم مەقسەد سوودانی مارک و نەرویج جوانە کاتێک کە مەلە ئەەکەن پیاوی بەتەمەن 70 ساڵە سەگە نمایشێک دروستەکەن ساڵانە ئەچون خۆیانەکەن بەم ئاساردە و 12 مەترێک یەتە دووە هەڵە لەرزێ وەکو فیستیڤالێکە ئەمە هیچ سوودێکی یەکوای نییە ئەو تۆ وەکو کەسێک بۆن من لە ئاوێکا بڕوە نە زۆر زۆر سار بێ نە زۆر زۆر گەرم بێ بتوانێت 1000 مەتر 500 مەتر 400 مەتر مەلەکە هەم ماسوولکەی سوادێرێکە هەم هەناز بەڵێ ئاوێکی زۆر سارد بۆن مرتووە لە زستانە مەلەکەی لە دەریاچێکە وەڵامە پێڵەن سەر لێشێوان ینی ئەمە ناکرێ وایە وەکو وایە تۆ بە قەمیس بە تیشێتێکەوە لە بازاڕە بەفرەبارێ خەڵ چۆن سەر دەکە ئەڵێ وەڵام کابرایە بۆ نمونە توانای بەقوتە بۆیە بەم تیشێت و ناچ قسەی لەسەر وترێ ئەمە ژوایە یعنی تو ئاوی سار نەوەڵا هیچ کاتێ من لەگەڵ ئاوێکی ساردانی و لەگەڵ ئاوێکی گەرمیشانی لەبەڕە تۆ سیودوو بێ بۆ کەسێک نەخۆش بێ بۆ کەسێک ماسە فەقەراتی زیلاقیێتە لە مەلوانگەکەی منە ئەگەر سی بێ سیودوو بێ بۆ خۆی لە ئاوەکەیە تۆ چەمش لە مانگی 1 و 2 نەک لە بانگی 1970 تۆ بۆی بگەیندە 33 هەر کابران نیە لێدەوای لێ تااقەتی نامێ تااقەتی خاوە بێت ها زۆر جار تۆ لە شوێنێکی گەرمەدامە هەڵە دڵم خاوێت ها لێدانی دڵ زیاد دەکە ئەمە ناکرێ بەڵام وەکو ئاوی سار ناوەڵانە زۆر زۆر سار بێنە زۆر زۆر گەرم بێ کوالیتی ئەو دایمە ئەبێت ینی بزانێ ئەو کەسە چیەکە سە من خەڵکێکی بۆ مەلانگەکەی من هەڵێ کا گۆران مامۆستا گۆران ئاوەکە چەنە بۆ مناڵم سیە بەراڕۆ ساردە بۆ من بۆ جسمی وا ڕاتوە جسمی بۆ ڕاتوە هەیشە ئێستا ئەوانەی جنوبکەیان ئەوانەی جنوبکەن ڕواکە کێت لە مانگی حوتە ئەڵێ ئەوە بووە ساردە بۆ ئەمان لە جەوێکی گەرمە بەڵام کەسێک بێنە لە سویدەوە لە رووسیاوە بەو ئاوەی ئەمە مەلەیتیان ناگا ئەمە زۆر زۆر گەرمە بۆ لە ڕاهاتنی جەوەکێ ئەوە مشکلە مامۆستا لە نێو ڕووبار و چەم و ڕووبارەکاندانی کۆمەڵێشت هەن زۆر جاگە مەلەوانیش بێت دەبێتە بربەست بێتەوەی خنکاندنی ئەم کەسە لەوانە بۆ تۆڕی ماسیە کۆن لێدانرابێ یان پاژمای ئاسن و شوشە یان بەردی تیژ لە قیدارێک درەختێکان ئێمانە بۆ خۆی ئەبێ ئاگاداری بێت ینی میزانێ با مەلەوانیش بێ زۆر جار ئەخۆی ئەزان چۆنە ئەبێ ئەو ڕوون نەبێ مەلەیتیانەکە سەمەنەسەد شوێنێکەیە لە بێنساسوور
ئاوێکی زۆر ڕوونە قوڵایەکەی دیارە و قوڵایەکەشی زۆر کەم هاوینان زۆر خەڵکیشی زۆر ڕۆکە بەڵام تۆ لە ئاوێکی قوڕاوە یا حەفارە ئیشی تیا کردووە بۆ لیتاوە سا من ڕۆژیشان کوڕێکات هەموو جار لە بەرنامەکە باسێکم بووی خەڵک ئەمە بزانێ کەم شوێنە بنابێ ئاوە خۆتەڵێ وتی مامۆستا گۆرانەکەم مەجموعەیەکە چوین بۆ مەلە تی گۆماوێ بوو باشاوتی شوێژنێکما دەست نەکە گۆمای بوت ئاوا تو زەمەلەکە نێرە تی نەمازامە چەوشتی تیا دەرهاتووە بۆ وەکو حەفارەیش تیوەڵا شوێنێکی بەرزمانەوە پارچە هینێکی ئاسنێ بووە وەکو لۆری مۆریە دواوەی ئەوە وتی لێوە خۆمانەڵە تی من یەکەم کە تو کاگە من خۆمەڵ تی خۆمەڵا وتی وەڵا ڕێک چوومە خوارەوە تی تا ناوخەدم هاوارم کرد کوورە دەرم گەن تیا چی وتی وەڵا هەتا دەریان گرمەوە تێتایرم بوو بەلیتەوە باشە ئەمەیە حاڵە یعنی تۆ ئەمە وا باسەکرێت لە بەرنامەی مەلەوانیە ئەڵێ دڵنیا نەبی لەو ئاوە لە چەمە چکە مەلەوانگە دڵنیای ئەمە 3 مەترە و ڕوونە قەفازەشی خۆیڵێ بەڵام تۆ ڕیماسی شوشاوەکە واسم کردی شوێ مشکا ئەوە زۆر خەڵکە بڕێ لەگەڵ تاوێر بەردەکان تۆ ئاماژە بە شتێک وتی کە ماوەسا گۆرە ئەگە کەسەکە بۆچی ئەخەنچیە کە شێوازی قوڵایەکەی نازانێ سۆچە شێوازی قوڵایەکەی شێزانێ هین بڵێ نازانێ مەلەش ئەزانێ مەلا ئەزانە شوێنە شێوازی قوڵایەکە نازان لە شوێنێکی بەرزە خۆیڵە سەریا بە تاوێرێکا بەردەشتێک لە ژێرەوە ئەمە زەمان چییە نەبوورێتەوە ئەوە نەبێتەوە کاری خنکانی کە خەڵکە لە وەڵام مەلەوانیش بوو خنکە بەڵام تۆ مەشقێکی قورسی شەکەی من دایمەوتمە وەرزش ئەزانین چۆنە وەرزشە بێ بەرنامە هەبێ بڕوا بکە خواردنە باش بوو خەوت باش بوو وەرزشەکە و ناتەندروست بووی واڵە کاکە وەرزش ناتەندروستی لەکوێ ئەی باشە تۆ بۆ منت چل خولەکە داناوە بۆ وەرزش 2 سەعاتەکەی ئەمە زەرەر لێ نایە زەرەر لە ماسوولکە نایە پێتاقەت نابی بەڵام نانێکی باش ستایلی مۆرسەکە باشە خەوەکە باش نانەکە باشنە بۆ نمونە من کەسێکە بوو لەگەڵی مەشقمەگەر تەمرینم پێگرت تەمرینەکەی زۆر باش بوو قورس بوو تەمرینێکی چاکم بێ کەچی کە خۆی کێشە هەردا نابەزی وەزنەکەی زۆر یاری ناگرانی بڵێن 2 ساڵ تۆ تەمرینێکی خۆ بێ 10 کیلۆ دابەزی بێ 50 ڕۆژێکیان پرسیان گوتم بەس ڕاستم پێ بڵێ ستایلی خواردنەکەم پێ دیاڵا شەو پێش خەوت نەخۆ پێش خەوتن ئەوەیە کەواتە زەمەک چیواوەکو لە بەرمیلێکە یەک پەردە ئاغاو دەرکەی پێوی دیارە ئێگۆرسشەکەی ژوایە گە تۆ 2 سەعاتش مەشقەکەی ئارەقێکی باشش بڕژی کالۆری کاربۆدایت چاکیش بەڵام ئەرێ بەدیلەکەی ڕێگەیتەوە یعنی ئەبێ ڕێک بێت مەلەوانێکەش ئەبێ ڕێک بێ خواردنەکانیش ئەگە مەلەوانیەکەی ئەگە پاسک سوارێکەکەی ئەگە هەر وەرزشێکەکەی ئەبێ ئەم سێشتت باش بێ بۆ کەسێکی وەرزشکار و ڕاضی بەڵام بۆ کەسێکی خەڵکی دەرەوە بۆ نمونە جەناب لەوانێ بتوانێت هەفتەی 2 ڕۆژ وەرزشکەی لە هەفتەی 2 ڕۆژە 40 خولەک 5 ئەو خولەک بەڵام چی ئەەکەی لێرەیە خواردنەکەش ئەبێ لەگەڵ ڕێکەی لەگەڵ خەوەکەیشە ئەگەر ئەم سیانە ڕێک بێت تەندروست باشە بێت بەڵام تۆ غەڵەتی خیا بکەی ئەوش بە خەڵەتێ لەگەڵ تا ینی ڕێک ناکرێت کەواتە من هەروتومە مەلەکردنەکەی بێ بە تەندروستی بکەی خواردنە خۆی بۆ نمونە خەوە هەموو ستایلی ژیانی خۆ دەبێت بگۆڕێگە بتێت و بەرنامێک بۆ خۆدانی سە من ئەوانەی کە هێنەر مەلەوانگەیمە لە ساعت 2 وەمەلێت ساعت 2 هیواڵە کاکە چۆن سەلامیوە ساعت 12 مەلاگە تا چوە مەلە ناکە 3 دقە مەلاگە چارەکێ لە ساوناگایە 5 دقە لە هەڵمەکەیە چارەکێ لە چاکوزێگەیە یەتەوە جارێتە چێ بۆ کافتریاگە شتێکەخوا یەتەوە 2 دقەتر مەلاگە ئەمەنی هەشمانە یەت لە ئاوەکە نایەتە دەرەوە یعنی بۆ نمە سەعاتێکی سەعاتەکە چارە 10 دقە ئەتوانێت بەپێی توانای خۆی ئیکا و هیچ کێشەیەکی نیو وەرزێکی تەندروست زۆر باشە تا چنێک گرنگە کە لە چەم و ڕووبارەکان دەکاتێک دەچینە گەشتەکانمان ئەمانە مەلە بکەین بە تەنیا مەلە من نەکەین نەوە کوانەخواستە دووچای ڕوودا و بینەوەیان هەر بابەتێکی دیکە خۆی بە تەنیاکردن مەلە منیش نایکە ئێتر کە من هایشێکڵە خەبی من لە 2000ەوە لەنا ئاوە 2000 ئەوەی تە تەمەن واچێ بۆ 46 ساڵ لە 2000 لە ئاوە یعنیتر نزیکترین هاوڕێتە تۆ معادل ئێستا من لای جەنابتان سەعات 12 لە مەلەوانگەم حتا 6 ئێوار باشە یان تا دەیشەو بەڵام ئەو کەسەی کاچێ بە تەنیا مەلاگا ناکرێ ئەو کەسەی کە بی ئیحما بە بێخۆ گەرمکردن مەلاەکە هەر ناکرێ ئەو کەسەی بۆ نمونە شوێنێک گونجاو نییە مەلەی تیاگە هەر ناگرێ
ئەگەر نەخۆشە بامەلە نەکە ئەگەر مەوجی هەیە ئاوەکە و ڕەشەبایە بامەلە نەکە یعنی ئەمانە هەیە ئەم شتە ئەگەر شوێنێک ئاگاداریکی تیا نووسراوە تکایە لێرە مەلەمەکە مەیکە ئەمە زۆر گرنگە ئەمانە پەیڕەوکەی بەڵام تۆ هەرکو پێم وتی هەر سەرکێشی بکەی هەر سەرکێشی بکەی بڕواکە هەر تووشی حاڵەتە بی یعنی سە من لە مەلانگەکەمە حاڵەتەیە خنکان نییە حاڵەتە خۆیان دروستێکە چۆن سێ چوار برادەرن ڕاکاکە ئی باشە کاشێکە لووسە ئەکەوێ ئەمە تەقی ئەکەوێ لاچایە تەقی ئەکەوێت دەستێشتە قۆری دەرەچێ ئەزانی دوجارەڵەن چی چوو بۆ مەلەوانگەکە وای لێوازان لە مەلەکردنا وایلاتەوە کاکەمە لە مەلاکردنا وای لێنتۆ لە ڕاکردنا وایلاتەوە ئەوەشی کە لە دەریاچەکان مەلاکەڵە وەڵام مەلەی کرد خنکە بە خۆرا زۆر مەلەوان بوو کاکە زەمان چێ وەکو پێموتی لە شوێنە بەرزە خۆڵاو سەری نیا بە تاوێرێکە بۆ نمونە وایانە یان نەخۆش نەبوو بێ یان بۆ نە زۆر برسی نەبوو زەختی دابەزێ تووشی حاڵەتی گێژ بوو خنکان یعنی ئەمە دایمە هەموو ساڵێک ئەمانە ئەڵین بەوانەی کە مەلە وانین مەلە ئەزان بەڵام ئەوەی کە مەلەوانە خۆی ئەزانێ بەتەڵە زین چیەکە تەمرینێکی بە بەلەمێکە گرێ 15,000 چاودێری بکە چوو پێ بە چوو پێکرد با بە خۆتۆ ماشەڵاڵی ماسی لەم ئاوارە من لە تێگەشت و مەلە چییە تۆ دیە نەگەشت تۆ نازانی لەبەرەوە دایما هەر شتێکە کرد سێر چێ بکە هەر کەسێکە بین بایریشی پێ بزان حاڵەتەکان چێکە چۆچی بۆ دەریاچێ من فێرگەم هەیە ساڵانە بۆن مە فێری مناڵەکەم باوکی ولایکی وایە لە یەک مەترێکە دوو باڵیاڵە مامۆستا گەوران مەلەوانی باش دێ دەرچۆ کوڕەکەم ئەڵم دادی جیاوان مەلەوان نییە یان با بەگیاوان مەلەوان هەیە کە قسەی لەگەڵ مەزان ڕایانەرە ئەو نە معلوماتی پێ کە سەیرەگاڵە مامۆستا گەوران بە دووادا چۆنم کرووە مەلەی یاسایی چۆنە مەلەی نایاسایی چۆنە کەواتە تۆ مەلەکەی مناڵەکەم بەگە فێرکەی بە یاسایی من مەمنوتە بۆی باش بێت و بتوان برامو شوێنەکە مەلەگە سیقۆی بەخۆی بێ خۆی متمانە هەر وەرزشێکەکەی هەر شتێکە متمانە بەخۆ بێ بەڵام بە شێوازێک کە ئەو مەشقەبوو نەکرد لە مەسەلەی مەلەوانیە قورسە ئەمە ڕاکردنیە لە شوێن تااقەتی بوو دانیشی ئەبێ بڕۆی تو تەواو یانە بێت تەواویکە یانە بێ بخنچی کا گۆران ئەی ڕێنمایی چیە بووانەی بەداخەوە لە وڵاتی مەیە ینی چەند کەسێکە چنە سەیرانەیە کەسێکیان بۆ گیان لە دەزات چەند کەسێکی دیکەش هەر لەگەڵ ئاخینکێن ئەمە ڕێنمایی چیە بۆ ئەوانە بێت چۆن ماوەڵ لەگەڵ شتێکی چەشنیان بکەن وەڵی من ڕۆژێکیان لە بەرنامەیەکە ئەو قسەیەم کردوتم ئەگەرێکی خنکاوی تربانە چێ بۆ یەگە مەلەیەکی باش نازانێت باش سیقەی بەخۆن وتیکاکە چۆنە بێت و برادەرەکەی لە بەرچاوە لەوە بخنچێت وتم دەلا ئەوروپا وڵاتانی تروانیە تی چۆنتم بۆی ناچێت کە مەلە نەزانێت باشە یەک دانە بڕوا باشەیان دوان بڕوا باشەیان سیان بڕیان چوار تۆ تازە تەواو سە زۆرمان بینە مناڵەکەی خنکاو باوکەکە بۆی چوار و چا خنکاوە تیاوە سێ نەفەر بە دوایەکە خنکاوە چوار شاید حاڵە بۆ دیکاکە وڵڵا وتمە ڕامەکە بۆی مەچۆ ئەخنچێ و تێتیچ ئەو نەمزانە ئەوش لول بوو ئەوش خنکاو پێوە چکە یەکتر ئەگرێت خۆی ئەو گرتنە بۆ هاڵێ بۆ پەنابێ بۆ چڵە پوشێ لە ئاواکە تووشی حاڵەت بی ئەوە ژوایە سە من لە مەلەوانگەکە زۆر جابینە سێ کەس ئاڵاون بەیەکە یعنی نەمزانی و کوامەیان خنکاوە ئاسڵەکەی نەمزانیوە چوومەتە لاوە بە هاوار سەڵتم بە کاکە کوامای پەچی کەوتێتی ئەمەیانە جارە من جارە ویستمە ئەم دوانە لێ جیاکەمەوە دوانەکە جیاکەمەوە دەوە بێرەکە خنکاوە دوانەکە جیاکەمەوە کێنامەتە دەرەوتمە کاکە بووی گوتی وەڵێ مامۆستا بەڕاستی نەمەزانی لە شوام و لە چ ئێ بۆ مەلە هەڵەوەڵا مەلەم زانی ئەی بوا لێ وەڵا لە ئاوا ناتوانم بەس وەکو پێم وتی هەر کەسێک مناڵەکەی بر بۆ فێرگەیەک بۆ خولێک بۆ لای من بێ بۆ هەل ڕایانەرە بێ بڵێ پێش هەموو شتێ وەستانی ئاوەکەیم بۆ مەزبوط کە لەسەر ئاو پشتەمەلە لە کوێ هیلاک بوو فریای خۆی بکەی و بتوانێت خۆی ڕزگارکە ئەمە بۆ من بەسە بەڵام نەک تۆ 50-60 مەتر مەلە بڕوا و نەتوانێت بۆسێ ئەمە مشکلەیە لە وڵاتی ئەمە سپاس بۆ گۆران کەمال ڕاهێنەری مەلەوانی کە لەم تەوەرە لەکەمانە بێست خۆش مامۆستا